عەبدوڵڵای کوڕی عەباس گەنجێک بوو کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وفات دەکات بە گەنجێکی هاوتەمەنی خۆی دەڵێ وەرە با بچین لە خزمەتی هاوڵانی پێغەمبەری خوادا زانست و زانیاری فێر بین و فەرمایشتەکانی پێغەمبەر فێر بین صلی الله عليه وسلم. دەڵێ ئاخر تازە ئێمە ناگەینەوە بەوان. ئەو گەنجەیە پێی دەڵێت تەماشا دەکەی هاوڵانی پێغەمبەر مەکانەتێکیان هەیە، ئێمە هەرچەندە هەوڵیش دەین ناگەینەوە بۆوان لە عیلم و زانیاریدا، بەڵام عەبدوڵڵا سوور دەبێت لەسەر بەدەستهێنانی زانست و زانیاریدا، لەسەر هەوڵدان بۆ بەدەستهێنانی زانست و زانیاری تاوەکو ئێستا بووە بە یەکێک لە زانایان دنیای ڕوونا کردوێتەوە یەکێکە لە مفەسیرەکانی قورئان برام. دەفەرمێ ئەو عەبدوڵڵایە دەگێڕێتەوە دەڵێ ڕۆژێکیان چوون بۆ لای ماڵی یەکێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی کە فەرمایشتی پێغەمبەری خوای لە خزمەتدا فێر بم و فەرمایشتێکی لێ ببیستم.